ئەمنم ئەو کەسایە ژینی بۆ تۆ ماوایە ئەس لە کەس ناکەم خایەت تاکو دنیا ماوایە هەر تۆی قسەی عیشقیم توخوامم خەهلاوەم توخوامم خەهلاوەم جەرگم سوتاوەم هەر تۆی قسەی عیشقیم توخوامم خەهلاوەم توخوامم خەهلاوەم جەرگم سوتاوەم توی خۆشەویستم بەدڵ دەستپەرستم هەر ئەتۆی تەکیەگا هی شێر و هەڵبەستم بە یادی دوو چاوەیەم بە خودای بێمەی مەستم وەڵڵا بێمەی مەستم توی قسەی عیشقم بە یادی دوو چاوەیەم خدای بێمەی مەستم وەڵڵا بێمەی مەستم تۆی قسەی عیشقم بێدەنگ و ماتووغایم بارم وەڵڵا بێتۆیم جا بۆچی مەهامەیەم کە ئەو ژیانە بێتۆم ئەو ژیانە بێتۆم ئەی قسەی عیشقم جا بۆچی مەهامەیەم کە ئەو ژیانە بێتۆم ئەو ژیانە بێتۆم ئەی قسەی عیشقم کەم خایەت تاکو دنیا ماوە هەر تۆی قسەی عیشقیم توخوامم خەهلاوەم توخوامم خەهلاوەم جەرگم سوتاوەم هەر تۆی قسەی عیشقیم توخوامم خەهلاوەم توخوامم خەهلاوەم